بەرهەمهێنانی ڤاکسینێک کە بتوانێت پەتای کۆڕۆنا لەناو بەرێت هەوڵێکی زۆری چەندین وڵاتی دنیا بوو. ڤاکسینەکە لە هەندێک وڵات ناکۆکی سیاسی و ئاینی دروست کردووە، بەڵام لە هەندێک وڵاتیش سنووری ناکۆکی سیاسیەکانی تێپەڕاندووە. سەرەڕای ناکۆکی مێژوویە خوێناویەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین، بەڵام حکوومەتی ئیسرائیل بڕیاری داوە ڤاکسینی کۆڕۆنا بۆ کارمەندانی تەندروستی فەڵەستینیش دابین بکات. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردەوە بڕیار دراوە لە سەرەتادا 5,000 ژەمە ڤاکسینی کۆڕۆنا بۆ کارمەندانی تەندروستی فەڵەستین دابین بکرێت. ئاماژەیان بەوەش کردووە پێدانی ڤاکسینەکان بە کارمەندانی تەندروستی فەڵەستینی لەژێر چاودێریدا دەبێت و ڕێگە بە بردن و بڵاوپێکردنی دەرزیەکە نادەن ئەگەر بۆ کارمەندانی تەندروستی نەبێت. بەڵام لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران دوای ئەوەی بەکارهێنانی ڤاکسینی ئەوروپی و ئەمریکی بە بڕیاری عەلی خامنەی ڕابەری باڵای ئەو وڵاتە قەدەغە کرا، لە ئێستادا جگە لە هەوڵی دروستکردنی ڤاکسینێکی ناوخۆیی گرێبەستیشیان لەگەڵ رووسیا کردووە بۆ بەدەستهێنانی ڤاکسینی سپۆتنیک V. هەروەها دامەزراوی تەندروستی ئێران ئاشکراشی کردووە لە ناوخۆشدا ڤاکسینێکی کۆڕۆنایان بەرهەمهێناوە کە دەتوانێت بەرامبەر کۆی جۆرەکانی ڤایرۆسی کۆڕۆنا کاریگەر بێت. سەرڕای ئەو هەوڵانەی ئێران، بەڵام بەشێک لە پسپۆڕانی ئێرانی باوەڕیان بە ڤاکسینە ڕووسیەکە نییە، بەو پێی لە هیچ ناوەندێکی زانستی جیهانی متمانەی پێ نەکراوە. سەرباری ئەوەی کڕینی ڤاکسین بازاڕێکی گەرمی دروست کردووە لە جیهاندا، بەڵام ئەمە بەدەر نابێت لە بەرهەمهێنانی ڤاکسینی ساختە. لەم چوارچێوەیەشدا پۆلیسی چین دەستگیرکردنی 80 کەسی ڕاگەیاند کە ڤاکسینی دشە کۆڕۆنای ساختەیان دروست کردبوو. ئاژانسی فەرمی وڵاتی چین ڕاشی گەیاند لە مانگی ئەیلولەوە ژمارەیەک مافیا ئاوی سوێریان خستۆتە ناو شوشەی دەرزیەوە و وەک ڤاکسینی دژە کۆڕۆنا ناساندویانە. سەبارەت بە عێراقیش بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا بەشێک لە ڤاکسینی ڤایزەر دژ بە کۆڕۆنا بگاتە وڵات. جگە لە ڤایزەر، حکوومەتی عێراق پەیوەندیان بە کۆمپانیای ئەسترازینیکاوە کردووە بۆ ئەوەی بڕێک لە ڤاکسینی دژە کۆڕۆنا بکڕن کە بە ڤاکسینی ئۆکسفۆرد ناسراوە.